بەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان. لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە لاوە خوێنگێرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خوێناوی و پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێن بێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وام زانیوە قەد و دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵ نەدام بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتووی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدام بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادەگی پش و درێژ و خۆڕێک خەر و ژیر و خەباتکار بووە لەبیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باشناسیوە لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە و هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە ئێرە بۆکانە بەڵێ ئێرە بۆکانە ئێرە قیبلەگای وەفادارانە ئێرە نەزرگای ئەویندارانە نیشانە و ڕەمزی چۆکدانەدانە ئێرە ئارامگای نەسلی سووری دوژمن بەزێنە سمبولی بەرخۆدان و ڕاسان و خرۆشانە ئێرە گڵکۆی پۆلێک ئەستێرەی درەوشاون ڕووناکی ڕێی شەوگاری ئەنگوستە چاون ئێرە مەزاری گیانبەختکردوانی ڕێی سەرفەرازین فیداکارانی پێشڕەوی ڕێگای ڕزگاری شاری بۆکان هەروەک مێژووی خۆی بەردەوام لە ئامێزیدا لاوانی شۆڕشگێڕ و یاخی لەستەم پەروەردە دەکات ئەم شارە سوورە بە خوێنی لاوانێک کە هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران تا بە ئەمڕۆ بە شۆڕش و خۆڕاگری وازیان نەهێناوە و چۆکیان دانەنواندووە لە دوای 25 خەرمانان ئەو ڕۆژە ڕەشەی کە تێیدا ژینای جوانە مەرگ بەدەست پارێزەرانی جەهل و خورافەوە گیانی ئازیزی لەدەستدا لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان دژ بەم جنایەتە شاری بۆکانی خۆڕاگر و شۆڕشگێڕیش بە مانگرتنی گشتیوە وەک هەمیشە پەیوەست بوون و ڕۆژانی دواتر زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوو کۆماری ئیسلامی هەروەک پیشەی خۆی و لە نیگەرانی لە تووڕەی خەڵک جارێکی تر دەستیدایە جنایەتێکی بێوێنە لە کوردستان بە تایبەت شاری بۆکان و ئەو شارەی بە خوێنی لاوەکانمان سوورتر لە جاران کرد یەکێک لەو لاوە خوێنگەرم و بوێر و شۆڕشگێڕە شەهید هیواد جانجان
لاوی تینووی ئازادی و ماندوو لە ژیان لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی بوو. سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ زایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرگ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. شەهید هیوا جانجان لە 25 خەرمانانی ساڵی 1369 هەتاوی لە ناو بنەماڵەیەکی زەحمەتکێشدا لەدایک بوو. بەهۆی دەستکورتی بنەماڵەکەیەوە زۆر بە سەختی و ناخۆشیەوە ژیانی تێپەڕان. شەهید هیوا کاتێک خوێندنی بنەڕەتی دەست پێ کرد لە دوای ئەوەی کە لە قوتابخانە دەهاتەوە دوا بە دوای ئەوە لە کوورەخانەش کاری دەکرد و زۆر جاریش شەوانە تا درەنگانێک یاریدەدەری دایکی دەبوو و لەگەڵی فەرشی دەچنی. زۆری خایەند تا ئەو دۆخە دژوارەی کە تێیدا بوو تێپەڕی کات. شەهید هیوا هەرو جۆرەی کە باسم کرد بەهۆی دەستکورتی و هەژاری بنەماڵەکەی ناچار بوو زۆر زوو واز دەخوێندن بێنێت بۆ ئەوەی یارمەتی و یاریدەدەری بنەماڵەی بێ بۆ بژێوی ژیانیان. وەڕووی کردە کار و لە شەهرەکی سەنعەتی خەریکی ئۆتاقسازی. بەهۆی ئەلاقەی زۆری بەو کارەوە زۆر زوو بوو بە وەساکار. ماوەی 10 ساڵ لە شارەک سەنعەتی بۆکان خەریکی ئەو کارە بوو. لەناو ئەو شارەکە سەنعەتیە شەهید هیوا زۆر خۆشەویست و جێگەی ڕێز بوو. شەهید هیوا لاوێکی خوێنگەرم لە سەرخۆ خۆشەویست و ناسرا و جێگەی متمانەی هەموو خزم و دۆستانی بوو. شەهید هیوا بەهۆی ئابووری داڕما و گرانی لە ڕاددە بەدەر کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکیدا سەپان بوو بۆ ئەوەی ژیانیان باشتر بڕێوە بچێ بۆ ماوەی 8 ساڵ لە باشووری کوردستانی عێراق کاری کرد. دواتر لە بەهاری 1401 هەتاوی ئەگەڕێتەوە بۆ شاری بۆکان و لە بۆکان لەگەڵ هاوڕێی خۆشەویستی کە لە تەمەنی منداڵیەوە پێکەوە گەورە بوون دەستی بەکارکردەوە. لە 25 خەرمانانی 1401 هەتاویدا کاتێک ژینای جوانەمەرگ بەدەستی پارێزەرانی خورافە و کۆنەپەرستەوە گیانی لەدەستا کوردستان یەک دەنگ و یەکگرت و شەقامی شارەکانیان کردە سەنگەر بەرامبەر بەم ڕژیمە جنایەتکارە. لە شاری بۆکانیش شەهید هیوا لاوێکی دڵپڕلەقین لەم نیزامە وەکو هەموو لاوانی شۆڕشگێڕی کوردستان بە ڕۆژ و شەو بەشداری لە خۆپیشاندانەکان و ناڕزایەتیەکان دەکرد. لەگەڵ هاوڕێیانی هەمیشە لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکاندا بوو. شەهید هیوا بەهۆی گازی فرمێسکرێشەوە چاوی چڵکی کردبوو. دەبایە چەند ڕۆژێک پشووی بەخۆی بدابایە. بەڵام شەهید هیوای شۆڕشگێر کۆڵی نەدەدا و بەردەوام بوو لە خەبات و خۆڕاگریدا. ئێوارەی ڕۆژی 26 ئابان
شەهید هیوا کە دووکانەکەی دادەخات ناچێتەوە ماڵێ و یەکسەر دەچێتە ناو ڕیزی خۆپیشاندرانەوە و ئەو ڕۆژەش شاری بۆکان یەک دەنگ خڕۆشاوە. هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە ترسی گیانی خۆیان دەستیان نەدەپاراس و بەرامبەر بەلاوانی شۆڕشگێڕ تەقەی ڕاستە و خۆیان دەکرد. کاتژمێر 9 شەو ئەبێت، شەهید هیوا دەیەوێت بچێتەوە سەردانی ماڵەوە بکاتەوە. لەو کاتەدا ناسناوێکی خۆی پێی ئەڵێ هیواگیان ئەگەر دەکرێت بمگەێنی تا بیمارستان ئەڵێن براکەم بریندارە، فریام کەوە تا نەیان بردووە. هیوا لەگەڵ هاوڕێکەی دەبێ و بە ماشینەکەی ئەیگەێنێتە بیمارستان. لەوێ کە دەبینن برای ئەو ناسیاوەی لە بیمارستان نەماوە و خەڵک ڕزگاریان کردووە، دەگەڕێتەوە بچێتەوە ماڵەوە. لە گەڕانەوەیدا بۆ ماڵێ لە بەردەم ئیتلاعاتی بۆکان، هێزە سەرکوتگەرەکان بە ڕەگبار تەقە لە ماشینەکەی شەهید هیوا دەکەن. زۆر بەداخەوە 6 فیشەکی جەنگی بەرهیوا دەکەوێت. بەوتەی شاید حاڵانێک کە لەو دەوروبەرە بوون و بینیویانە کە هێزە سەرکوتگەرەکان کە دەشنە سەرجەستەی برینداری شەهید هیوا ئەڵێن کە گۆیا بە هەڵە تەقەیان لێکردووە و دواتر لەبەر ئەوەی تووشی کێشە نەبن، لولەی چەکیان ئەخەنە ناو دەمی هیوای بریندار و بە دوایین فیشەک گیانی ئازیزی لێدەستێن و بەم جۆرە هیواش بەڕیزی نەمرانی کاروانی گیانبەخت کردووی شۆڕشی ژیناوە پەیوەستە بێت. وتنجيان ودلي دايا وتنجيان ودلي دايا وتندين المل مايا سيبيان الخبية مايا لبيهنا يا بي وتندايا قمري زنقلي باغي ببودا قلاري زنقلي باغي ببودا بهاري يدي كديا أيا وزار خلايا أنا صيبا قواياني في لدي كل ويهضران خفق جيني من وهابا وتنهى جين وجيوان وتنهى يوم كسور. هەرچەند شەهید هیوا جانجان و هیواکان و سەدان گیانبەخت کردووی شۆڕشی ژینا لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەک لە سەرەتادا باسمان کرد، کوردستان بە تایبەت شاری بۆکان جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشگێڕ و دژبەستەم و نەعەداڵەتیە. ئێمە دڵنیاین کە یادی شەهید هیوا جانجان و هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینا دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جنایەتکارە و وەدیهێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینا کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر چەشنە هەڵاواردنێکە. هەر لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی شەهید هیوا جانجان و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕش دەدەستاوە، هەموو ئەو ئازیزانەی دەست بەسەر کراون، بریندار بوون، چاو یان ئەندامێکی لەشیان لەدەستاوە کە تا وەدی هاتنی ئاوات و ئامانجەکانمان کە ڕووخانی ئەم ڕژیمە جەنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمان بدەین. هەزاران جار یادی ئازیزی شەهید هیوا جانجان و هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سەربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێبوار.
ژانی دڵی ئێوە تەسکین دەدات تا بە گەرووی هەموو جیهان هاواری کەم لە کامە ماڵ لە نێو کامە چوار دیواری دانە ڕووخاو کام گۆرستانی شارودێ پرسەی ئازیزانی ژێرن هەتا باخی سەوزی یادی ئازیزانم بنێمە کۆڵ بێمە ئەوێ شاری وێران هەر گەڕەکەی تابوتێکە کێ ئەتوانێ بینێتە سەر شان و کۆڵی هەتا منیش دەستی دەمێ بۆ دڵخۆشی دانەوەتان گوڵیشە کاوی کام گوڵدان بە مزگێنی کامە بەهار گەشتکەمەوە بڵێم خەمی ئاخرمان بێ هەموو ساڵێ و هەموو ڕۆژێ وەکو قەقنەس لە نێو سووتووی خۆڵەمێشی خۆماونەوە دەنگ هەڵدێنین دنیا بۆچی ئاگر ناگرێ هەتا لە نێو بڵێ سەیدا ئەمجار ئینسانێکی تر سەرەڵێنێ بۆ پەنایەک ئەگەڕێین تا خۆ لە گەرمای خۆرەتا و لە بارانی بێبەرەکەت هەشار بدەین دنیا هەمووی ئەڵەی ماڵێکی بێبانە ژیان ئێمە ناگرێتە خۆی هەتا کاتێک لە باوەشی مەرگا بژین ئەگەر لەشمان هێندە برینی پێوە بێت نەزانین کام لامان دێشێ ئەگەر سەرمان هێندە کاسی بەهێزی بێ خوی پێ بگرێت ئەگەر دڵمان هێندە پڕی پەشارە بێ جێی نەفرەتی دەبێتەوە ئەمەش خەمی ئاخر نابێ هەموو ساڵێ و هەموو ڕۆژێ وەکو قەقنەس لە نێو سووتووی خۆڵەمێشی خۆمانەوە دەنگ هەڵدێنین دنیا بۆچی ئاگر ناگرێ هەتا لە نێو بڵێ سەیدا ئەمجار ئینسانێکی دیکە سەرەڵێنێ وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان